کۆبوونەوەی بۆردی باڵای وتاری ئاینی وەزارەتی ئەوقافە لەگەڵ لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینی پەرلەمانی کوردستان. ئامانج لەم کۆبوونەوەیە پتەوکردنی هەماهەنگی نێوان هەردوو لایە بۆ ڕێخستنەوەی وتاری ئاینی لە هەمان کاتدا یەکخستنیشی دانیشتنەوە ڕۆمان زیاتر هەماهەنگی و زیاتر شیکردنەوەی کار و چاڵاچەکانی بۆردی وتاری هەینی لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لەگەر لێژنەی ئەوقافی پەرلەمانی کوردستان کە ئایا ڕەوشی وتاری هەینی یاخود وتاری ئاینی لە ئاستێکە لە کوردستان وایە چۆن ئامادە ئەکرێەوە ئەو ڕەهەند و ئەو خاڵانەی کە تایبەتن بە وتاری هەینی چۆنە ئایا نوێش خوێنان و پەیامی مزگەوت چەند توانیتی کە پەیامێک بێت لە بۆ نوێش خوێنان لە بۆ خەڵکی مسلمان و خەڵکی ئامادەبووی ڕۆژانی جومعە و هەینی. بۆردی باڵای وتاری ئاینی لە ساڵی 2017 دامەزراوە. ئەم بۆردە ڕاستەوخۆ سەرپەرشتی وتارەکانی ڕۆژی هەینی مزگەوتەکانی هەرێمی کوردستان دەکات. جێگری سەرۆکی لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستان ڕەتی دەکاتەوە کە بۆردەکە بە مەبەستی لایەنی سیاسی دروست کرابێت. ئەکەر ئێک نەبیتن وردێک نەبیتن بردێک نەبیتن ئەبی بردە هەنێ بشێت مثلەن ڕێخەریە بێ لێ بکەتەوە یان سەرپەرشتی لێ بکەتەوە ڕێخستن و تەنزیمی پێختاتنەوە بینەوە وتارێدا فعلا دێ لاوازی پەیدا بتەوە هەروەکی مەدیتی گەلە جارە دەبینی کەسێک چی سەر مینبەرێ هەند شارەزایی نییە دەبینین ئاخفتنێکی دەکاتن لەومانێ ئەف بردە هەنێ هاتیە دەست نیشانکردنی بۆ هەندێک پتر خزمەتە پەیاما مزگەفتی و مینبەرە پێغەمبەری بکات. لە هەرێمی کوردستان نزیکەی 5680 مزگەوت هەن. لەم ژمارەیەدا 3267 مزگەوت وتاری ئاینیان تێدا دەخوێنرێتەوە. لەو ژمارەیەش نزیکەی 1700 وتار خوێنی فەرمیە. مزگەوتەکانی دیکە وەک خۆبەخش لەلایەن بەشێک لە مامۆستانی ئاینیەوە وتاریان تێدا دەخوێنرێتەوە. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.